بەخێر بێی خاتونگیان. زۆر سپاس سڵاوی لێ خێراتی سەر چاومان. سپاس دەکەم. فەرموو. من کێشەکەی من ئەوەیە کە ئێستا زەلامێک هەیە لە ژیانمە کەسی خۆمە کە ناتوانم بە هیچ شێوەیەک لێی ببورم. باسی ئەوەکەن ئەڵێن زۆر کەس پێمەڵێ ئەڵێ بێ لێبوردەبی لەگەڵ ئەو خزم و کەسوکارەیە یان سیلێ ڕەحم بەجێبێنی یان لێبوردەبی، بەس من ناتوانم بە هیچ شێوەی لێی ببورم لەبەرەوەی بەڵێ کەسی نزیکی خۆم بوو. بەڵێ من شوم نەکرد بوو، کەسی نزیکی خۆم بوو، کەسێکی بۆ دۆزیمەوە، هەمووش ئەیانزانی کوڕکچەکانی ئەیانزانی کە ئەو کەسە بە قەڵک نایە لە هەڵسوکەوت و تەسەڕوفی ئەو کوڕەیە بە هیچ شێوازێ بە قەڵک نایە. بەڵام منیان پێوە توش کرد، چەند ساڵە ژیانم لەگەڵا بردەسەر، لێشی جیابوومەوە، مناڵیشم لێی هەیە. بەڵام کە کچەکانی خۆی ئەیا بەشوو پرسیاری تەواوی ئەکرد، ئەی نابێ کچەکانم بم بە هەموو کەسێ، هەمووشیان شووی باشیان کرد و ژیانیان باشە. یعنی باشەی زانی کە ئەم پیاوە باش نییە، ئەم کوڕە باش نییە، بەڵام لەگەڵ ئەوشە وای لە تۆ کرد کە تۆ زەواجی لەگەڵ بکەی. بەڵێ من تێناگەم کە سوور ئەیانز ئێستا ئەڵێن هەرەمانزانی وایە وایە و لە ئەخیرا وا دەرەچێ و ئەی کە ئەتانزانی بۆچی منتان پێوە توش کرد کە من نە ئەمناسی نە حەزم لێ کردبوو نە هیچ شتێ خۆیان هاتن پیان وتم شووی پێ بکە و باشە و ئێستا ئەو کەسە لە ژیانە ماوە تەمەنی تێپەڕیوە و نەخۆشە و زەلیلی سەرجێ. کەسی نزیکتانە؟ بەڵێ ئەڵێن گەردنی ئازاکە. من چۆن گەردنی ئەو کەسە ئازا بکەم؟ یان هاتوو چۆمانەکەن من حەزم لێ نییە هاتوو چۆمان بکەن و زۆر ڕویان بەمێ، ئەڵێن نابێ ئەبێ سیلێ ڕەحم بەجێبێنی یان گوناحە گەردنی ئازاکە، قەت گەردنی ئازا ناکەم. یعنی ئەو بۆچی بۆ ژیانی مناڵەکانی خۆی وانە بوو؟ ئەو دڵنیا بوو لەوەی کە تۆ ژیانت باش نابێت لەگەڵ ئەم پیاوە، یعنی دڵنیا بوو لەوەی کە ئەو پیاوە ئەوە خراپە کە تۆ هەڵسەرگیری لەگەڵا کرد. یعنی ئەڵێن بە کەڵک نا، ئێستا ئەیڵێن هەروە بوو وا دەرەچوو نازانم چەند شتمان لێ بینی و ئەیکە وابوو بۆچی من لەوە تێناگەم، بۆیە گەردنیان ئازا ناکەم کە ئەنزانی عەسەبیە، کە ئەنزانی بە کەڵک نایە، کە ئەنزانی سەر بە دەرەوەیە دوای ئافرەت و شتی تر ئەکەوێ، ئەمانیان لێدی بوو بۆ منیان پێوە توش کرد. ئێستا تۆ جیابوویتەوە لەگەڵ هاوسەرت وانە؟ من ژیان چەندێکە جیابوویتەوە؟ دەمێکە چەند ساڵیشە بە ژیانم لەگەڵیان نەماوە، ژیانێکی زۆر پڕ لە ناڕەحەتی و ڕەزالەت و داماویم ڕاکێشە. ئەگەر بیگەڕمەوانێ بە دە بەرنامەی تری ئاوا تەواو نابێت. ئەوەی پێی بوو ژیانی ژن و مێردایەتی نەیزانی لەگەڵ منابی باتە سەر و نەشیتوانی، وەکو کۆیلەیەک بووم، وەکو نازانم چی بووم لە بەردەستیەکە لەو ماڵەیە هەڵس و کەوتی لەگەڵا کردم. ئێتە تۆ بڕیارەیە و جیابوویتەوە لێی؟ بەڵێ. ئێستا چۆنی؟ ئێستا وەزە چۆنە؟ ئێستا هیلاکی ئەو ڕابردووەم، هیلاکی بیرکردنەوەم لەو ڕابردووە کە لەگەڵ پیاوێکی ئاوایە بی بە مەسەر کە ڕۆژێ لە ڕۆژان وشەیەکی خۆشی لەگەڵ منان نەدرکان بێت، سەلامێکی لە ئاهاتە ماڵەوانێ سەلامی ناکرد، چەنەها کاری ئیشی بەسەر منە بوو لەو پیاوە وایە؟ کاتێ ڕزگارم بوو، کاتێ بڕیارممە کە تەمەنم تێپەڕی، تەمەنم زۆری لەگەڵا. ئێستا مرتاحی بۆ بڕیاری کە ڕزگارە بۆ لێی؟ ئەوەم پێ ناخۆشە کە ژیانێکی زۆرم لەگەڵا بردەسەر، ئەبوو زوو ئەو بڕیارە بم. ئەمەش لە دڵی منە ماوەتەوە هیلاک مەکە و قرسە بەلامەوە، بۆچی ئەو ماڵی کەسی نزیکەی خۆم بۆ کچەکانی خۆی ئەیا بە کەسی باش و ئەبێ پرسیار بکاتەوە بۆ منیان بەم کابرایەوە توش کرد. چۆن گەردنی ئازاکە مەڵەن زەلیلە و داماوە و گەردنی ئازاکە و تا هەر زەلیل و داماوە ئەو تا خۆی گەورە حەقی تۆی لێ سندووە کە ئەو تا خۆی ئەسا ئەیبینی بە زەلیلی و بە داماوی ئەیبینی. ئەو بە شێکەلەوەی کە حەقی هیچ کەسێک خۆی گەورە بەسەر هیچ کەسێکی ترەوە نایهێڵە، یعنی لێرە بێ لە قیامەت بێ خۆی گەورە حەقی هیچ کەسێ بەسەر کەسێکی ترەوە نایهێڵێ.